محەممەد سەدیق کەبودوەند ئەو پیاوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە باوکی مافی مرۆڤ ناسراوە. گەنجێک بەر لەوەی بخرێتە زیندانەوە، بەڵام لە زینداندا ڕەنگی پیری لێنیشت. بە پێی ڕاگەنراوێکی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان، محەممەد سەدیق کەبودوەندی سەرۆکی کۆمەڵەکە دوای 10 ساڵ زیندانیکردن لە گرتوخانەی ئەوینی چاری تاران ڕۆژی هەینی ئازاد کرا. کەبودوەند ڕۆژنامەنووس و سەرۆک و دامەزێنەری کۆمەڵەی داکۆکی لە مافی مرۆڤی کوردستان لە ساڵی 2007ەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەی لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەستگیر کراو، بە 10 ساڵ و 6 مانگ زیندان سزادرا. ئەمە جگەلەوەی کەبودوەند تۆمەتی پڕۆپاگەندا دژی کۆماری ئیسلامی ئێران و پەیوەندیکردن لەگەڵ کوفی ئەنان، سکرتێری گشتی ئەو کاتی نەتەوەی گرتووەکان و چاوپێکەوتن لەگەڵ میدیا جیهانیەکان درا بۆ پاڵ. هاوکات بەپێی ڕاگەنراوەکەی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان بەپێی مادەی 134 یاسای سزای نوێی ئێران لاگەری کۆکردنەوەی تاوانەکاندا تەنیا حکمی 10 ساڵ زیندانی کەبودوەند لە بەرچاو گیراوە و زیندانی 6 مانگەی ناوبراو لە بەرچاو نەگیرا و تەنیا بە دانی بارمتە ئازاد کراوە. کەبودوەند لە ماوەی 10 ساڵی زیندانیکردنیدا چەندین جار مانی لە خواردن گرتووە، بە تایبەت بەهۆی ڕێگری لە چاوپێکەوتن لەگەڵ منداڵە نەخۆشەکەیدا کە 59 ڕۆژ مانی گرتو. جارێکی دیکەش بەهۆی ئەوەی هێزە ئەمنیەکانی ئێران هەوڵیاندا دۆستەی نوێی لە دژ بکەنەوە، 34 ڕۆژ مانی لە خواردن گرت. هەروەها کەبودوەند لە زینداندا 2 جاریش تووشی جەڵتەی دڵ و جارێکیش تووشی جەڵتەی مێشک هاتووە. بەوتەی خێزانەکەی بەهۆی ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا لە زیندان تووشی چەند نەخۆشیێکی مەترسیدار بووە، لەشی توانای بەرگریکردنی لاواز بووە، تەنانەت چەند جارێک ناوبراو لە زیندان لە مردن نزیک بووەتەوە. محەممەد سەدیق کەبودوەند لەدایکبووی شارۆچکەی دیواندەری پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ساڵی 1997 لەگەڵ چەند نووسەر و ڕۆشنبیرێکی ئێرانی لە تاران ڕێکخراوی یەکێتی بۆ دیموکراسییان دامەزراند، بەڵام دوای تیرۆری سەرۆکی ڕێکخراوەکە زۆربەی ئەندامانی ڕێکخراوەکە پەرتەوازە بوون. کەبودوەند دواتر بووە سەرنووسەر و خاوەن امتیازی ڕۆژنامەی پەیامی مەردوم. ڕۆژنامەکە بە دەنگە دلێر و ئازاکەی ڕۆژهەڵاتی کوردستان ناسرا بوو. بەو پێی بۆ یەکەم جار بوو ڕۆژنامەیەک لە ناوخۆی ئێرانەوە با ڕاشکاوی باسی پرسی کورد لە ئێراندا بوروژێنێت، بەڵام ڕۆژنامەکە دوای دەرچوونی تەنها 12 ژماری لەلایەن حکوومەتی ئێرانەوە داخرا. کەبودوەند دواتر لە ساڵی 2005دا کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستانی دامەزراند. کۆمەڵەکە لەلایەکەوە هەوڵی دەدا لە ڕێگەی گرتنی سیمینار و کۆبوونەوەوە ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە مافەکانی مرۆڤ زیاد بکات و لەلایەکی دیکەشەوە هەوڵی دەدا وڵاتان و ڕێکخراو نێودەوڵەتیەکان ئاگادار بکاتەوە لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. کەبودوەند لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی چالاکیەکانیەوە چەندین خەڵاتی نێودەوڵەتی پێدراوە. لەوانە ساڵی 2008 لەلایەن ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچەوە خەڵاتی هێڵمەند هامێتی پێدرا. ساڵی 2009 لە بەریتانیا خەڵاتی ڕۆژنامەنووسی ساڵی 2009 پێدرا کە خەڵاتەکە بە خەڵاتی ئۆسکاری ڕۆژنامەنووسانی بەریتانیا ناسراوە و ساڵی 2010 لەلایەن کۆمەڵێک ڕێکخراو و کەسایەتیەوە بۆ خەڵاتی ئاشتی نۆبڵ کاندید کرا.